تەوەری دووەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین کە یەکێک لەو پرسانەی کە یەکێتی بەراورد بە لایەنەکانی تر هەمیشە تیایدا دەست پێشخەر و پێشەنگ بۆ پرسی بێگومان ژنانە. یەکێتی لەبەرەی پێشەوە بووە لە پاراستنی مافی ژنان و لە تەنانەت خەباتکردن لە پێناو یەکسانی جێندەری. هەر بۆیە پرسی ژنان و یەکسانی جێندەری یەکێک دەبێت لەو پرسە سەرەکیانەی لە دیداری یەکێتیدا هەڵوەستەی جدی لەسەرەکرێت تایبەت بە دیدارەکە دووە کارەکان بۆ دیدارەکە و هەروەها کارکردن بۆ پرسی ژنان و ڕۆڵی ژنانیش لە دیدارەکە چییە. گفتگۆی ئەم بابەتانە دەکەین لەگەڵ بەڕێز شیلان فەتحی کە بەڕێزان ئەندامی دیژنەی باڵای ژنانن لە دیداریەکێتی. شیلان خان بانی باش بەخێر بێت. بانی باش بۆ ئێوە بانی باش بۆ بینەرانی ئازیزی کەناڵی کورتسات بەخێر سپاس دەکەم. با سەرەتا پێشێ بچینە لای پرسی ژنان پرسیارێ بکەین لەبارەی ئەوەی کە یەکێتی لە خۆ ئامادەکردن بۆ دیداری یەکێتی بەچی گەیشتووە. ئێمە طبعاً لە دیداری یەکێتی چواردە لێژنەمان هەیە. لێژنەکان زۆربەی مەڵبەندەکانمان بەسەر کردوتەوە. من وەکو لێژنەی ئەندامی لێژنەی باڵای ژنان لە دیداری یەکێتی لەگەڵ لێژنەکانی تر هەموو مەڵبەندەکانمان بەسەر کردوتەوە. پێم وابێ پێنجشەمەی داهاتوو لە دیدار ئەگاتە سلێمانی و ئەوە دوامەنزڵی دیداری یەکێتی ئەبێ و دواتریش خۆ ئاماداکەین بۆ دیدارە گشتێکە. ئەوەی کردومانە تا ئێستا بەسەرکردنەوەی مەڵبەندەکان هەرێکێ لەم لەجنانە لەگەڵ لەجنە تایبەتی مەڵبەندەکان لەو شارانە کە ڕۆشتون بووی کۆبنەوەمان کردووە. بەتایبەت هەر لەجنەیەک لەگەڵ ئەو لەجنەی خۆی مەسەن لەجنەی گەنجان لەگەڵ لەجنەی گەنجانی مەڵبەندەکانی ژنان لەگەڵ ژنان لەسەر هەموو ئەو پرس و گیر و گرفت و داخوازی ئەو لەجنانە و لەو مەڵبەندانە لە دیدارەکە ئەوان چیان ئەوێ لە یەکێتی گفتوگۆی لەسەر کراوە بە راپۆرت. باشە. ئەوەی کە بەدەستان گەیشتووە لە ئەندامان و لایەنگران و تەنانەت کەسانی دەرەوە یەکێتیش بۆ ئەم دیدارە چییە؟ ینی ئەوان چیتان پێڵێن؟ خۆی دیدارەکە وەکو ئاگادارن ئێوە بێجگە لەم کۆبوونەوانەی کە ئێمە ئەیکەین مەڵپەڕێکی داناوە پەیجێکی داناوە کە ئێمە بەدەر لە ئەوانەی کە لەو کۆبوونەوانە ئەیان بینین هەر کەسێ هەر لایەنگرێ هەر دڵسۆزێکی کوردستان هەر دڵسۆزێکی یەکێتی ئەتوانێت لە بیر و بۆچوون ئەتوانێت پرۆژەی تایبەت کە ئەم ناوچەیە ئەو بوارە پێشئەخا پێشکەشیکە لە ڕێی ئەو ماڵپەرەوە. ئێمە یعنی لە دیدارەکە ئەوەشمان وتووە و باسی شێکەینەوە ئەم دیدارە دیدارێک نییە مەسەلەن من بە بانگێشت خەڵک بانکەم هەر کەسێ صاحبی بیرۆکەیە صاحبی پرۆژەیە دڵسۆزە ئەتوانێت بێتە دیدارەکە ئەتوانێت ڕاوبۆچوونی خۆی دەربڕێ و ئەتوانێت ڕەخنە بگرێ ئەتوانێت پرۆژە پێشکەشکە ئەتوانێت پێشنیار بکە و هەموو پێشنیار و ڕەخنەکانیش هەمووی بە هەند وەرێک گیرێ و هەمووی ئەکرێتە راپۆرتی تایبەت کە دواتر ئەکرێتە راپۆرتێکی گشتی لە دیداری گشتی دیسان جارێکی تر گفتوگۆی لەسەرەکرێت و دواتریش راپۆرتێکی تری لێ ئەکرێت کە بەرزەکرێتەوە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لەوێشەوە بۆ مەکتەب سیاسی و بۆی بڕیاری دروستی لەسەر بەر. ژنانی یەکێتی لەم چەند ڕۆژەی پێشووە تەوان بەڕێزی شێشێک بوو لە بەشدارەکان کۆبوونەیەکتان کرد سەبارەت بە دیدارەکە ئەو ژنانی کە لە دیدارەکە بەشداریەکەن ئێوە پرسی چیتان تاوتوێ کرد لێ وەکو ژنان؟ ئێمە یەک کۆبوونەوەمان نەکرد ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ئەو کۆبوونەوەیە کە لە سلەمانی کردمان وەکو باسم کرد لژنەکان هەر ڕۆژە هەر شەممە و لە مەڵبەندێکە بین ئێمە هەموو مەڵبەندەکانمان بەسەر کردووە هەر وەکو لجنەی دیدار لجنەی دیدار لە نێوان دیشیانە لجنەی ژنان کە ئەچێتە ئەو شوێنانە لەگەڵ لجنەی شارەکان کۆبوونەوە ئەەکەین مەسەلەن کە چوینەتە ڕانیا چوینەتە هەڵەبجا چوینەتە کەرکک چوینەتە بادینان چوینەتە هەولێر ئەمانە هەموو جارێ هەور شەمەیەک چوینە لەوێ لەگەڵ ئەو بڵێن ئەوانەی کە معنین بەو مەوزوعە مەسەلەن لجنەی ژنان ئەو ژنانەی کە هاتوونەتە ئەوێ پرس و گیر و گرفت و کێشەکانیان و پرۆژەکانیان و ئاواتەکانیان کە چییە داواکارەکانیان چییە یعنی ئێمە وەکو لجنەی ژنان با من قسە بکەم چونکە من با لە بری لجنەکانی تر با لە بری لجنەکانی تر قسە نەکەم بەڵام هەمان ئالیەت و هەمان میکانیزمە کە ئەچینە ئەوێ زیاتر
ئەمانەیە ڕاوبۆچوونی ئەندامان وەربگرین مەسەلەن تیانە هەیە هەستەکە تۆزێ فەرامۆش کراوە تیانە گلەی هەیە تیانە پرۆژەی هەیە و ئەڵێ کەس مەسەلەن جوی لێ نەگرتووم تا ئێستا تیانە هەیە داواکاری هەیە لە یەکێتی ئێمە ئەمانەوێ بە تایبەت لە جنەی ژنان ئەوەی ئێمە کردومانە جۆمان بۆ هەموو ڕەخنە و پێشنیار و پرۆژەکان گرتووە کە ئەو ژنانە پێشکەشیان کردووە لەگەڵ ئەوەشە ئەمانەوێ یعنی هەدەف و ئامانجی ئێمە زۆرترین کچ و ژن ڕابکێشینە ناو یەکێتیەوە ڕابکێشنە ناو کاری حزبیەوە لەوێشەوە ڕایکێشینەوە ناو کاری حکومی بۆی بتوانین تۆزێ لە پیاو سالاری کە لەم ناوچانەی خۆمان لە شەرقی ئەوسەد بەعام ئەزانین کۆمەلگاکانمان کۆمەلگایەکی پیاو سالاریە وا بکەین تۆزێ ژنان بێنە پێشەوە تۆزێ لەو پیاو سالاریەکەم بکەینەوە تۆزێ دۆخی ژنان تا بتوانین بەرەو باشی بەرین ئێمە بنەمای ئیشکردنمان لە دیداری یەکێتی و لەگەڵ ژنانە بە تایبەتی لەسەر میکانیزمی تەمایوزل ئیجابی واتە جیاکاری ئەرێنی لەسەر ئەو ئەساسە ئیشەکەین ئێمە ئەزانین مام جەلال خوعافیکە زۆر پشتیوانێکی سەرسەختی ژنان بوو ئەو یاسانەی ئەو دەری کرد بۆ پشتیوانی ژنان بوو بە دەنگیدایەوە تەنانەت لە عێراق و لەسەر لە ئاستی ناوچەکەش زۆر کەس هەبوو دژایەتی ئەو یاسانەیە کرد کە پێیان وا بوو کە هێشتا ناوچەکەی ئەوە نییە بگاتەوەی ئەو یاسانەی بۆ دەربکرێت لەسەر هەمان ئەساسی ئەو کە مام جەلال پەیڕەویە کرد لەسەر تەمایز و ئیجابی ئەتوانین ڕوونی کەینەوە مەسەرەن ئەگەر دوو پۆستێک هەبێ پیاوێک و ژنێک پێشکەشیکەن هەمان سیفاتەکانیان هەبێت لە بڕوانامە لە بەهرەمەندی لە توانالەوە ئەبێ ژنەکە پێش بخرێ لەبەرچی لەک لەبەر ئەوەی کە من ئەمە دژایەتی پیاوەکەم یان ئەمەیە ژنەکە بە غەیر بە ناعەدالەتی ژنەکە بێنمە پێشەوە بەڵام ئێمە زانین ئاستەنگەکان لە ڕێی کە دێتە بربەستەکان کە دێتە ڕێی کاری ژنان زۆر قورسترە لەوانەی کە دێتە بەردەمی پیاوان بۆیە کە ژنێک توانی بێتی لە بۆ هەمان دۆخ بۆ هەمان پۆست هەمان بڕوانامە و هەمان لێهاتوویەکی پیاوێکی هەبێ بەتایئەکید یعنی ئەم ژنە ژنێکی زۆر لێهاتۆ ئەبێ بیهێنینە پێشەوە ئەتانەوێت لە گفتوگۆکانتانە گەیشتونەتە و دەرەنجامێتانەوێت کۆتا تێپەڕێنن مەسەن کۆتا لە حکومات کۆتا لە ناو حیزب یعنی ئەوانە تێپەڕێن ئێمە ئەزانین کۆتا لە ناو یەکێتی یعنی لە ئاستی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی پەیڕەو کراوە بەڵام ئەوەی گلەیە کە هەیە زۆر کە ڕوبەڕوومانە بێتەوە لە زۆربەی ئەو شۆنانەی کە چون کۆبوونەوەمان لێکڕوە ئەو نسبەتەی کۆتایە شۆڕ نەکراوەتەوە بۆ خوارەوە یان لە ناو حکومەتانە مەسەلەن ئێمە ئەبینین مەڵبەندمان هەیە 22 کۆمیتەی تایە لەو 22 کۆمیتەیە هیچ مەسئول کۆمیتەیەک ژن نییە کە ئەمە ئەکاتەوەکو بڵێن چۆن پەکخستنی ئەو بڕیاری کۆتایە هەیە داوای ئەکات ئەو نسبەتە بەرز بکرێتەوە بۆ سی و هەشە ئەڵێ بەوەش رازین تەنانەت بەس ئەو لە 125 شۆڕ بکرێتەوە بۆ ئۆرگانەکانی تر و بۆ ناو دام و دەستگا حکوومیەکان بۆی بتوانین هەنگاوێکی تر بڕۆینە پێشەوە بە نسبەت ئەو کۆبوونەوەی ئەو ڕۆژە بەڕێزت ئاماژت پێداوەی سلێمانی ئەو کۆبوونەوەیە کۆبوونەوەیەک بوو بەدەر لەو کۆبوونوانەی کە لەگەڵ مەڵبەندەکان ناکردمان ویستمان دۆخی ژنان بزانین لە ناو دام و دەستگا حکوومیەکاندا بۆیە لە سلەمانی بوو ئەو کەسانی بانگمان کردبوون بۆ ئەو کۆبوونەوەی زۆربەی ئەو ژنانە بوون کە لە ناو دام و دەستگا حکوومیەکان ئیشەکەن هەندێکیشیان ئەو مامۆستای زانکۆ بوون و پرۆڤ بوون لە بوارەکانی خۆیان یان مشرفی پەروەردەیی بوو لە پەروەردە یان لە هەموو سێکتەرە حکوومیەکان خەڵکمان بان کردبوو بۆی بزانین کێشەکانی ژن لە ناو دام و دەستگا حکوومیەکان چییە و چیشیان پێیە ئەوان پرۆژەیان چۆن چیان پێە بۆی دۆخی ژن بەرەو ئاستێکی بەرەو پێش بەرین باش لە مەسلەی دەسەڵاتدارێتی ئەوەی کە ئەڵێ پێگەی دەسەڵات بەڵێ ئێوە چی ئەکەن بۆ داهات وەکو ژنان لە ناوێکێتیە ئێوە بەم حەدەی ئێستا ڕازین یاخود ئەتانەوێت زیاتر بڕۆنە پێشەوە بێگومان یعنی ئەمانوێ بڕۆینە پێشەوە ئێمە باوەڕمان بە یەکسانی جێندەری هەیە ئەگەر باوەڕمان بە یەکسانی جێندەری هەبێ
بێگومان ئەبێ یعنی ئەو نسبەی لە 25 زۆر لەوە بەرزتر بێتەوە کە ئەوەش بوو بەڕای من یعنی هەم کۆمەلگایەکی تەندروستمانە بێ و هەم ئەتوانین کۆمەلگا بەرەو پێشتر بەرین چونکە ئێمە تا ژن بەرینە سەرەوە یعنی کۆمەلگایەکی ڕۆشنبیرترمانە بێ طبعاً کە ئێمە ئەڵێن ژن بەرینە سەرەوە هەیە ئەڵێ ژنتان چۆتە سەرەوە بەڵام هیچتان بە هیچ نەکردووە تا ئێستا ئێمە ئەمانەوێ لەسەر ئەساسی مجموعەیە یعنی پێوەەر ژن بەرینە سەرەوە یعنی نەک ئەوە بێ بەس کورسی پڕکەینەوە ئەوە نەبێ یعنی ئەوە یەکێکە لەو ڕخنانەی کە جۆمان لێ بۆ مەسەلەن ئێوە ئەڵێن تۆ ژنێ بکەیتە مەسول کۆمیتە یان بیکەیتە مەسول مەڵبەند ئایا تۆ بەس پڕکردنەوەی کورسی نییە ئێمە نامانەوێ وابێ ئەمانەوێ مجموعەیە ژنی لێهاتوو کە هەشمانە و زیاتریش پێی بگەێنین و ئامادەی بکەین بۆی بتوانێت لە هەر پۆست و دەسەڵاتێکا بیدەیتێ زۆر بەسەرکەوتوانە بەڕێوەی بەرێ باشە تێڕوانینی یەکێتی و تێڕوانینی ئەو کەسانی کە پێشنیاریان بۆ ئێوە هێناوە بۆ ئەو گرفتانەی ڕوبەڕووی ژنانە بێتەوە ینی ژنان بەداخەوە هەتا ئێستاش کۆمەڵێک شت هەیە کۆمەڵێک تاوان هەیە بەرامبەریان نەکرێ بەدڵنیاییەوە خەڵک ئەوانەی کە ژنان قسەیان بۆ ئێوە کردووە و توانە چی لەم بارەیەوە چ پێشنیارێکان ناوە بە ئێوە خۆی ئێمە کە باسی دیدار بکەین بینە سەر دیدار هەڵبەتە کە ئەڵێن دیدار و کە یەکێ لەو لجنانەی کە دایناوە لجنەی ژنانە کە هەواڵی بەڕێز سەرۆک بافڵ بڕیاری لە سەرداوە و هەواڵی کاقوبادی ڕاستپاردووە بەم کارە ئەمە خۆی لە خۆیە یعنی ئەم پرسە گرنگیەکی تایبەتی هەیە یعنی گرنگی پێ ئەدرێ و ئەیانەوێ چارەسەری بۆ بدۆزنەوە طبعاً کە ئەمەش کراوە بە ئیعاس کراوە هاتۆتە خوارەوە بۆ ئەم لجنانە ئەو ژنانەی کە هاتوونەتە پێشەوە هەمویان کە گرفتیان هەیە هەندێکیان پێیان وایە کە یاساکان کە هەیە لە کوردستان نادادپەروەریتایە یان نەیتوانیوە وەکو پێویست بەرەنگاری بوون لە ژنان بکە ئەوەی ئێمە زانیمان و لە ڕێی یاسا نووسەکانەوە کە یاسا هەیە بەڵام جێبەجێکردنی جیاوازە و یان خاوە لە جێبەجێکردنی سزاکان بەرامبەر ئەو کەسانی کە تاوانەکەن تاوانی توندوتیژیەکەن بەرامبەر بە ژنان یا ڕێگریان لێکەن ئێمە لەو دیدارە ئەوەی بەتایبەت ئاخر کۆبوونەوەمان کە لەگەڵ ئەو مامۆستا پسپۆرانە کرمان مجموعەیە زۆر پرۆژەی زۆر باش هاتە پێشەوە بۆمان یەکێ لەوانە ئەوەیە کە ئێمە ژن خودی ژن خۆی پێ بگەێنین وای لێبێت کە من بزانێ مافەکانی چییە ئەرکەکانی چییە لە ماڵەوە و لە دەرەوە ئەرکی بەرامبەر خێزانەکەی و ئەرکی بەرامبەر کۆمەلگاکەی ئەرکی بەرامبەر ئەو کارەی یان ئەو ئەرکانەی دەرەوە کە پێی ئەسپێردرێ بەداخەوە ئێمە بە تایبەت لە ناوچە دوور بەدەستەکان با بڵێن لە ناو پارێزگاکانیش هەیە و لە دەریشەوە زۆرێک لە ژنانمان هەیە کە ئەسڵ نازانێ مافەکانی خۆی چییە یعنی غەدری لێکرێ نازانێ پێی وایە ئەوە ئەرکە جا ئێوە بۆت لەمە دوا چی ئەەکەن بۆ ئێمە مجموعەیە زۆر پرۆژەمان بۆ هاتۆتە بەردەست یەکێ لەو پرۆژانە ئەوەیە کە ئێمە سنتەرێکمان هەبێ معهدێک دابنین بۆ پێگەیاندنی یا بۆ ڕۆشنبیریکردنی ئەو ژن و کچانە یعنی خول بکەینەوە خولی پێگەیاندنی بەهێزکردنی کەسایەتی خولی سیاسایی خولی زمانەوانی هەموو ئەو خولانەی کەوا ئەکا ئەم ژنانە زیاتر متمانەی بەخۆی بێ ئەرک و مافەکانی خۆی بزانێ بۆی نەک لە دەرەوە نەک لە ناوخێزان لە هەر شوێنێ ئەگەر توندوتیژی کرا بەرامبەری بزانێ مافی چی و بزانێ ڕووبکاتە چۆن دیفاع لە خۆی بکە نەیەڵێ ئەو غەدرانەی لێ باشە لەسەر ئەمە لە ئاستی حیزبیە کە ئەم بابەتە باسەگەشیلان خان لە ئاستی حکومیە خودت ئاستی پەرلەمانیە ئەتانێت چی بکەن بۆی کە ئەو وەکو خۆت باست کرد ئەو هەندێجار ئەو غەدری کاکرێ بەرامبەر بە ژنان بە یاسا ڕابجی ئێمە لەو دیدارە لە هەموو کۆبوونەوەی کە کردومانە خۆشبەختانە ئەندامانی پەرلەمانی کوردستان بە ژن و بە پیاوە هاتوونەتا کۆبوونەوەکان ئاگایان لەو کێشانە هەیە و هەمووشیان یعنی بەڵێنی ئەوەیان داوە کە ئێمە ڕاستپاردەکانی دیدار بە تایبەتی ژنان هەرچیەک بێ ئەوان بیبەنە پەرلەمان و بیکەن هەوڵ بن بیکەن بە یاسا و ئیشی جدی لەسەر بکرێ لەسەر ئاستی حزبیش ئێمە یعنی کە ئەڵێن لەسەر ئاستی حزبی وەک یەکێتی ئێمە تەنها بۆ یەکێتی
ئیش ناکەین ڕاستە دیدارەکە ناوی دیداری یەکێتیە بەڵام کە ئێمە دێن باسی دۆخی گەنجان ئەەکەین کە ئێ من بێم گەنج پێ بگەێنم لە هەر ئاستێکە ئەمە ئەبێتە خۆی سەرمایەیەکە بۆ کوردستان و بۆ نیشتیمان ئەگەر بۆ یەکێتیش نەبێ بۆ حکوومەتە ئەگەر ینی بە شێوازێ لە شێوازەکان دێتەوە ئەبێتەوە سوودێک بۆ کۆمەلگای کوردەواری و ئەبێتە سوودێک بۆ کوردستان لە بواری ژرانە ئێمە تا بتوانین ژن و کچ پێ بگەێنین و ڕۆشنبیری بکەین و بێنینە پێشەوە ئەمە جارێکی تر خۆی بێتەوە سەرمایەک و دێتەوە سەر سەرمایەکانی کوردستان و ئەتوانین ئێمە بۆ حکوومەت بۆ هەر پلەیەکی حزبی بێ یا بۆ پلەیەکی حکومی بێ ئێمە سوود لەم توانایانە ببینین بێ ئەوەی کە مەسەلەن وەفدێک تەوێ مەسەن وەفدێکی گەنجان تەوێ بۆ یەکێ لە وڵاتانی ئەوروپا جاری وایە دامێنی نازانی کێ بنێری بەڵام من ئەگەر پێشتر ئیشم لەسەر کردبێ و کارم لەسەر کردبێ یەکسەر کە شتێکی وادێتە پێشەوە ڕێکەزانم کێ و کێ بنێرم و چونکە پێشتر پێشینەم هەیە لەگەڵان و دەوراتی تەواوم پێبینی و ئەزانم متمانەی تەواوم پێێتی کە سەرکەوتوانە ئەو کارە ئەنجامەدا باشە با من دوا پرسیارکەم شیلان خان ئێوە تا چەند ئەم لیژنانەتان کە ئێستا بەردەوامین لە کارەکانتان هەتا کوێ بەردەوامە بن لە کارەکان و ومێت هەیە کەی دیدارە گەورەکە بکرێ ئەم لیژانە بەردەوامە بن لە کارەکانیان وەکو پێم وتی ئاخر مەڵبند کە ئەبێ مەڵبەندی سلێمانیە ماوە دوای مەڵبەندی سلێمانی طبعاً سلێمانی و دەوروبەرەکەیەتی دوای ئەوە ئەبێ راپۆرتی گشتی هەموو مەڵبەندەکان کۆ بکەینەوە لجنەکان راپۆرتی تەواو بە پرۆژەکانەوە ئامادەیەکەن بۆ دیداری گشتی کە ئومێ دەکرێت طبعاً دوای جەژن لە مانگی 5 ئەوە ئەکرێ ئیشەڵڵا من یەک شتیش هەبوو ویستم باسی کەم ئیزافەی بکەم لەسەری بۆ ژنان ئێمە بۆ ژنان ئەم جارە تۆزێ زانستیانەتر ئیشمان کرد لەسەری بۆ ئەوەی من سبەینێ کە راپۆرتەکە تەقدیمی لجنەی باڵا ئەەکەین یان لە دیدار باس یەکەم من بڵێم ئەمانە 1 2 3 4 ئەمانە خەلەلن ئەو ئەمانەش ڕاستپاردەن بەڕای ئێمە بۆی سبەینێ لە ناو دیداریانێکی لێم هەڵنەسێ بڵێ ئەمە تۆ بە پێی مزاج ئەم قسەیەت کردووە مەسەلەن من ئەڵێم نابێت ئەوە نە کۆمیتە هیچ کۆمیتەیەکیان بەرپرسەکەی ژن نەبێ پێمەڵێ ئەوە بەپێی حەزە یا بەپێ ئەو خولیای توێ ڕغبەتی تۆیە بنەمایەکی زانستی نییە بەڵام ئێمە ئەم جارە لەگەڵ کۆمیتەی زانکۆی سلێمانی لەگەڵ مەجموعە بە هاوکاری مەجموعەیە مامۆستای پسپۆر راپرسیەکمان دروست کرد راپرسیەکی زانستیمان دروست کردووە بۆ ژنان بە تایبەتی و ئەشتوانین سوودی لێ ببینین بۆ لجنەکانی تر بەڵام ئێمە بە تایبەت بۆ ژنان کردمان مەجموعەیە خاڵی زانستیمان داناوە کە چی بکەین بۆ ئەوەی ژنان دۆخی ژنان باشتر بێت چۆن چی بکەین بۆی ژنی لێ هاتوو بچێتە سەرەوە چین ئەو پێوەرانەی کە ئەبێ لە ژنێکە هەبێ بۆی من بتوانم بیهێنمە پێشەوە مەسئولیەتی بدەمێ ینی چین ئەو ڕخنانەی کە لەو بوارە ئەگیرێت چی کراوە چینەک هەمووی بەڕاپرسیەکرێ و بەداتە ئەکرێ خۆش سوپاس بۆ بەڕێز شیلان فەتحی کە ڕێزانەندامی لیژنەی باڵای ژنان لە دیداریێتی بەخێر بێ زۆر سپاس بۆ ئێوە مەمنونم زۆر سپاس بۆ ئێوە